گروپی شەباب شەوی ڕابردوو هێرشیان کردە سەر دوو ڕێستۆرانتی ناودار لە مەقادیشۆ و کوژرانی بەلایکەم 30 کەسی لێکەوتەوە و گەمارۆکە درێژەی خایاند هەتا ئەو دەمەی هێزەکانی لەشکری 5 ملیتانیان کوشت. داعش لە باکووری سووریا بڕێکی زۆر لە مینی زەمینیان لە دوای خۆیان بەجێهێشت، ڕێگری لە گەڕانەوەی هاوڵاتیان بۆ ماڵ و حاڵیان دەکات. داعش بە هەزاران تەقەمەنیان لە دوای خۆیان بەجێهێشتووە. دوای چەندان ڕۆژ لە شەڕێکی قورس لەو چیایە داعش ئەشکەوتەکانی تۆڕەبۆری کۆنتڕۆل کرد و ئاڵای ڕەشیان لەسەر قەڵاکانیان هەڵدا. هێزەکانی سووریا دیموکرات زیاتر چوونەتە ناو ڕقە و گەشتونەتە گەڕێکێکی تەمەن 13 سەدا ئەوەی بە شاری کۆن لە پایتەختی داعش دەناسرێت.